دیوارەکان کۆبەرهەمی نووسەر یوسف خەلیلە کە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 25 ساڵ لەمەوە پێش نووسەر ئاماژە بەوە کات ئەم کۆبەرهەمە هەنگاوێکی نوێیە بە ژیانکردنەوەی ئەزمموی ئەو پەرەگرافە وێژەیانەی ساڵانێکە لە ڕۆحم کەوتونەتە خوار و بوونەتە وێزگەیەک بۆ لای مێزگرتنی خەونە پەپولەیەکانتان. کۆبەرهەمەکە لە دوو بەش پێک دێت، لە بەشی یەکەمدا سەرجەم ژانرە ئەدەبیەکانی لەخۆگرتووە و لە بەشی دووەم سەرجەم بوارەکانی ڕۆژنامەنووسی بەسە کردوێتەوە. با سپاسەوە بە ڕێز یوسف خەلیل لەگەڵماندا ئامادەیە گفتوگویەک دەربارەی ئەم کتێباخین یاخود ئەم بەرهەمە نوێیەکەین. کاک یوسف سڵاو لێبێ، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز کەم کاتە جوانەتان بۆ من دروست کرد تا لە ڕێەوە کتێبەکەم مناسیێنم با خوێنەرانی ئازیز. زۆر سپاس. کاک یوسف، من سەرەتا لەوە دەست پێکەم ناونیشانێکی سەرنجڕاکێشە ئەم بەرهەمە یاخود بڵێن ئەم کۆبەرهەمە دیوارەکان بۆ دیوارەکان با سەرەتا لەوە دەست پێ بکەم. دیوارەکان بەردەوام لە ناوێ ژین، بەردەوام پێویستمان پێەتی، بەردەوام دژایەتی ئەەکەین، بەردەوام ئەمانوێ ئەو دیوارەکان ببینین، بەردەوام ئەو دیوارەکان یانێ ئێمە ببینین، ینی وەهمێکە بەردەوام ئیشمان پێەتی، بەردەوام دەمانەوێت ئەو دیوارەکان بزانین دنیا چه باسە. ئێستا بۆ نمونە لە نێوان من و تۆیە وەهمێک هەیە، تۆ بەردەوام دەتەوێت لای من بزانین دیوارێکی وهمیە. بەڵێ دیوارێکی وهمیە. لەلای ملی شو عینەشت هەمان شێوە حەسەکەم لای تۆ بزانم دنیا چییە گوزەرێ. بە هەردوو کوپان ئەمانەیە دنیاکی جوانتر دروستکەین. ئەم دیوارەکان ئەو دیوارەکان. کاک یوسف، وەک لە سەرەتاوە باسمان کرد کتێبەکە لە دوو بەش پێکاتوە. ئەو بەشەی کە زیاتر لایەنە ژانرە ئەدەبیەکەیە بۆمان باس بکەیت. بەشی یەکەم کۆی ژانرە ئەدەبیەکانە، هەم بوارە شێعریەکە، بوارە چیرۆکەکە، بواری کورتە ڕۆمان، لە هەمان کاتە دنیای سیناریۆ و شانۆ و دنیای ئەدەبی مناڵان و کۆمەڵێک تەوەری لە خۆگرتەوە و لە بەشی یەکەمە کۆ کردوێتەوە. بەڵێ کاک یوسف، مەراسیمی بڵاوکردنەوە بۆ کۆبەرهەمەکە کردووە یان بەنیازی بیکەیت؟ 15 مەراسیمێکمان بۆ کرد لە CDO لە سلێمانی لە باخچە جوانەکەی ئەوێ بڵاومان کردەوە و بە ئامادەبوونی خوێنەران و نووسەرانی عزیز. بەڵێ پێشوازی خوێنەران چۆن بوو لەم بەرهەمە، وەک چکە تۆ فۆکەست لەسەر دوو بەشی گرنگە، یەکیشیان ژاری ئەدەبێک باسمان کرد، ئەویتیشان ئەزمونتە لە بواری ڕۆژنامەنووسی. کاتە تۆ دوو بواری گرنگت هەڵبژاردووە لە ماوەی ئەو ماوەی ڕابردوو کە کارت تیا کردووە. مەبەستم پێشوازی بینەران ئامادەبووان چۆن بوو لەو بارەوە؟ بە شێوەیەکی گشتی زۆر باش بوو، بەڵام گرفتەکەمان لەوەیە بۆ عەدەدەکە کەم بوو، چونکە لە ئەستۆی خۆم بەرهەم هێنا، نەگەشتە زۆرینەی خوێنەر تا مەزرۆیەوە بخوێنەوە و بە بابەتەکان نابچنەوە. بەنیازی لە داهاتوە چاپی بکەیتەوە؟ ئەگەر بۆم بلوێ بڵێ. بەڵێ. ئەی کاک یوسف، من ئەمێ پرسیارێکی بکەم لە ئێستاە لەگەڵ پەرەسەندنی تەکنەلۆژیا بە شێوەیەکی بەربڵاو ئاستی خوێندن یاخود خوێندنەوە چۆنە؟ تۆ وەک نووسەرێک، وەکو نووسەر و ڕۆژنامەنووسێ بۆ نمونە. بەداخەوە مۆبایل هەموو دنیا جوانەکانی لە خۆی کۆ کردەوە. مۆبایل زۆر بەسوودە بۆ من، چونکە هەمووی زانیاریە، بەڵام
کاتی نهێشتەوە بۆ تیڤ، کاتی نێشتەوە بۆ ڕۆژنامە، کاتی نێشتەوە بۆ خوێندنەوە، کاتی نهێشتەوە بۆ پەیوەندی جوانەکانی نێوان مرۆڤەکان، هەمووی لە ئامێز خۆی گرتواتە خوێنەری نەهێشت لە لای ئێمە. بەڵێ کاک یوسف باسی بەشی یەکەممان کرد کە تایبەتە بە ژانری ئەدەبی. بەڵێوە بەشەکەی تریان ئەزمموی خۆتە لە بواری ڕۆژنامە نووسی. جام پرسیارەکەم ئەوەیە ئەم بەشەی کە تایبەتە بە ئەزمموی خۆ لە بواری ڕۆژنامە نووسیا تا چەند خوێندکارانی بەشی ڕاگەاندن چ لە پەیمانگا بێت لە زانکۆ بێت تا چەند ئەتوانن سوودی لێبینن بە تایبەت لە بواری ڕیسێرچە. بوارە ڕۆژنامە نووسیەکە من لە 95 لە بواری ڕۆژنامە گەریایی شەکەم وەکو پیشە واتە گۆشەی وتارم هەبووە، ڕێپۆرتاجم هەبووە، مێزگرد هەبووە، تەوەرم هەبوو لەسەر بابەتەکانی ڕۆژ. ینی بە شوێکی عام ئیشم لەسەر هەموو ژانرەکانی بواری ڕۆژنامە نووسی کردووە. جامیشمە بەس چەند گەنگە خوێندکار سوود لەم ئەزمموانی بەڕستان ببینێ وەکو ڕیسێرچ وەکو سەرچاوە زۆر سوودی لێ بینێ چونکە هەموو بوارەکانی لەخۆ گرتووە. ینی بتێت شێوازی نووسینی وتارێک چۆن نووسرێت ئەتوانی پشتی پێبەستی. ڕێپۆرتاج کۆمەڵێ سەرچاوی شێوازی نووسینە ڕێپۆرتاژم بەکارهێناوە لەوانەی خۆما بێگومان خوێندکارەتوانی سوادی لێ بکە و سوودی لێ ببینە. دڵنیای بەهێواشین کە خوێندکاران چ لە پەیمانگا بێت لە زانکۆ بێت سوودی لێ بینن. کاک یوسف کاریگەری چ نووسەرێکن لەسرە ئەگەر کورد بڵێن یاخود بیانی کورد بۆ بە ئیلهام بەخش بۆ نمونە بۆ کاک یوسف؟ کورد شێرزا حەسەن کە هەمیشە بە مامۆستای خۆمێزانم و هەمیشە یادەوەرەکانی لە ژیانما هەیە چونکە مامۆستای خۆم بۆ بە تایبەتی نزیک بووم لێ تەلەبەی خۆی بووم. وەکو ئەوروپیەکانیش گابرێل مارکیس گابرێل گارسیا مارکیس ڕۆمانوسێکی زۆر جوانە، هەمیشە نووسینەکانی دووبارە و سێبارە دەخوێنمە لەبەرەوەی چێژی لێ دەبینی. بەڵێ کاک یوسف من دوا پرسیارە لێ یەکەم جیاواز لەم کۆبەرهەمە پلانی داهاتووی کاک یوسف چێ بێت؟ بەرهەمی نوێ بەڕێوە بێت؟ ئەم بەرهەمە کۆی بەرهەمەکانی ڕابردوومە. بەڵێ بۆ داهاتوومە بەس ئەمە حوتەم کتێبمە هەموو هەر حوت کتێبەکەم خسۆتە ناو ئەمە و کۆم کورۆتەوە بۆی ئەرشیفێکم هەبێت بۆ سبێنێ بۆ کتێبخانەی کوردی بۆ سبێنش بێگومان کۆمەڵە شتی ترم هەیە و یادەوەرەکانی خۆم و کۆمەڵ ئەرشیفی ترم هەیە بەنیازم بۆ بەرگی سێهەم بۆ ئایندە ئینشەڵا بگەێنە خوێنەری عەزیز. بەڕێز یوسف خەلیل نووسەر و ڕۆژنامە نووس سپاس کە لەگەڵمان ئامادە بوویت. خەرمانبەرەکەت و سەرکەوت